ئەم سەتڵی کە شەربەتەکە و تێکرد ئێستا بڕۆ هەر لە بازاڕی سەعەتاکۆی لە سلێمانیەکەوە وای پێڵێن یان بۆ نمونە زۆربەی مارکێتەکان سیرەکەی ماستێکی زۆر هەیە لە بازاڕاکرێتە ئەم جۆرە سەتڵەوە ئەمە تۆزێ بۆرە بەڵام سپێکیشی هەیە بە هیچ شێوەیەک ئەمە فود گرید ماتریاڵ نییە. یعنی چی؟ یعنی ئەم جۆرە پلاستیکی کە بەکار هاتوو ئەمە ڕیسایکڵە عادەتەن پلاستیکەکان ئێمە گەر سێری ژێری هەموو ئاوە ئەو ڕۆنانەیە ماسە سیری بکەین گرێدی پێوەیە بە کۆدیشی پێوەیە لە 1 تا 7 جارێکی تر ئەمانە هەمووی ڕیسایکڵی نەکرێتەوە بەڵام بۆ نمونە دەبێکی ئاو ئەمە ژەهراویە نابێ ماستی تێ بکەیت نابێ ئەمە هەر نازانین چییە ئەمە کارەساتە وەرە بابچین ئەمڕۆ لە سلێمانی و هاتووی بەرەوە هەولێر هەموو ڕێگایانە سێریکامی ماستی کوردی لە دوکانانە دانراوە فڕۆشی هەمووی لەو جۆرە سەتڵانەیە باشە بزەبێت بەڵام ماست ئەبێ کە سەیری ژێرەکەیت کرد سەیری سێگۆشەیە بکە بە ئەمە بۆی ڕوون بێ لە لای بینەران و هاوڵاتیان و هاونیشتمانیان ئەبێ کۆدێکەیە ژمارە 5 ژمارە 5 بریتیە لە PP یان با بڵێن کە پێوترێ پۆلیپرۆپیلین بریتیە لە پۆلی بینەرانی بەڕێز ئێمە بێ لە ئەوڵەوە هەمومان بچینەوە مەکتەب ئەبێ لە ئەوڵەوە هەمومان بچینەوە مەکتەب ئەبێ خۆمان لە کواڵەتی کۆنتترۆل بزانین ئەبێ خۆمان بایۆلۆجی بین ئەبێ خۆمان کیمیستری بین ئەبێ خۆمان لە مایکرۆبایۆلۆجی بزانین ئەمە چییە لەبەرەوەی کە هاونیشتیمانین و لە هەرێمی کوردستانین با بینەرانی بەڕێزی شاخر شتێک فێر ببن فەقیرە ئەمە ژمارەیەکەکە بۆ نمونە ئاوە شەربەتە سێرەکەی بڵی ماستاوە سێری بکەن لە لاتەنیشتەوە یا لە ژێرەوە لەی نووسراوە یەک ئەوە بۆ ئەمە بەکاردێت هایدێنسی پۆلیئەتیلینەکەمە زیاتر بۆ شیر بەکاردێت بۆ مەوادی شامپۆ ئەوانش بەکاردێت تۆزی ئەمەیان ڕقترە ئەمان ژمارەسیەکە ئەوە پیVCەکەیە پیVCەکە عادەتەن بۆ مەوادی کەیبڵ و کارەبا یاتوانە باڵێن بۆ خواردن ئێمە بەکارهی ئەم کەیبڵ و کارەبا ماستی تابێ خۆی ئەمانە بوونیانێ نانە ئەمە باڵێ نابێ بۆ خۆراک بەکاربێت ئەمەیان بەکاردیاننا لێرە وەڵان نازانم ئەمە کەس هیچی پێوە نییە من نازانم ئەمە احتیمالی زۆرە 6 و 7 بێ 6 و 7 ئەمە خۆی هیچیە بۆ چییە بێ 6 و 7 دەمەوەکو تەپە دۆر وایە پۆلیستیارینە حوتیش با بڵێنێ تراڵێ ئەدەرس ئەوەکانی ترە خۆی ئەگەر بەپێی ئەم لیستا ئەمە ئەبێت چی تێ بکرێ و یعنی بۆ چی باشە وەڵا بڵێم چی لەواچ ئەگەر ژمارە 7 بێ هەروەکو با بڵێن وەکو کۆنتینەرێ لەواچێ بکرێتە سەتڵی خۆڵەوەکرێت بکرێتە عەلاگە بە خۆی سەتڵی خۆڵە و لێرە بۆ بە هی سەتڵی ماوەڵی ئەمە یەک شتێکم بیرکەوتەوە ئەمە داخەڵە کرێ لە حدودەکانە بە ناوی ئەوەی کەوە ئەڵێ بۆ ئینجانە بەکارێنین ئینجانەی گۆڵ بەڵام لە زیاتی ئینجانەی گوڵ ماسی تێکرێت لە کوردستانە باشە ئەمە بە ناوی ئینجانەوە اینجا بازاڕەکانی ئێستا بازاڕەکانی کوردستان پڕبوونە لەمە اینجا چیشی لێکەن کۆدی لێدەن حرفی کاف و جیم و لام و میمیان کۆدی نمبەری لێدەن ژمارەی لێدەن یان کۆدی با بڵێن پیتەکانی لێدەن ئێستا بڕۆ لە هەنێ دوکاندار دانراوە ئەڵێ ماسی ئەڵێ بۆ نمونە من ئەڵێ ماسی عینەیە ترە عینە لە واسی عوسمان بێ ئەڵێ ماسی ڕاهەیە لە واسی ئەمە ماسی ڕەنج بێ باشە کۆمپانیاکەی تۆ بێ بەڵام کۆمپانیاکە دیار نییە بە ماجی لەسەری ئەنووسن و لە مارکێتەکان نبوونی هەیە اینجا هیچیشی پێوە نییە ها هەچەن ئەمە قپاقیمان لێ کردوتە ماسەکەیمان بەتاڵ کردووە بەڵام هیچ شتێک هیچ دەیبڵێکی پێوە نییە هیچ کۆدێکی پێوە نییە ئەوانە بۆ بەکارنێت لەگە خواردنەکە تەفاعولەکەن وە بێگومان بۆ ماستە بێت لە ژمارە 5 بێ بۆیە هایدێنستی پۆلیئەتیلین بەکاردێ ژمارە 5 لەبەر ئەوەی بەرگەی پلەی گەرمیەگرێ و بەهێزیشە سێری سەتڵی ماست بکە ئەمە سەتڵیشی ماستە باشە سێریەکەی کواڵیتەکەی ڕقترە یعنی هەر خۆت سەری سەتڵی ماست بکەن ئێسامە لە ژێرەوە ژمارە 5 باشە ئەمە تەواوەکو ئینا با بڵێن کۆمێتمان لەسەری ئەوە نییە بۆیە ئەبێ ژمارە 5 بێ بۆ ماست